بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی فێدراڵ دکتۆر فواد ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن و بەیانیتان باش. وەکو بەیانخان ئاماژەی پێدا ئەم کۆنفرانسە لە کاتێک ڕێکخرابوو کە هەرێمی کوردستان و ناوچەکە دوور بوو لە گرژی و لە شەڕ و لە نەهامەتی. بەڵام ئێرە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و ئێمەش کوردین، بۆیە ئێمە هەمیشە خۆمان حازر بکەین کێشە و گرفت و زوڵم و زوڵمداری ڕوومان تێبکە. عادەت و تەقالیدی کوردەواری خۆمان پێمان دەڵێ کە ئەبێ ساحێب ماڵێکی بە لوتف بین. بۆیە من ئەمڕۆ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمەوێ بە خێرهاتنێکی گەرمی میوانە بەڕێزەکان بکەم، بە تایبەت ئەوانەی کە لە ئەمریکاوە هاتوون بۆ هەرێمی کوردستان. هیوادارم کە سەردانەکەیان لەم کات و ساتە سەختەدا نیشانەی پشتیوانی بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلانی کورد بەگشتی. هیوادارم کە تا لێرەن و کۆبوونەوەکانی خۆیان ئەنجام ئەدەن، لە پاڵ کۆبوونەوەکانیان قسە لەگەڵ خەڵکی کوردستان بکەن، گوێبیستی قسەکانی خەڵکی کوردستان ببن، گوێ لەو قەلەقی و نیگەرانیە بگرن کە ڕۆژانە خەڵکی کوردستان ئەمڕۆ لەم ساتە ناخۆشەدا باسی دەکا. هیوادارم لەگەڵ خۆیان کە گەڕانەوە ژانی گەلەکەمان ببنەوە لەگەڵ خۆیان، بتوانن ئەو ئازار و دڵگرانیەی ملەتی خۆمان ببنەوە بۆ وڵاتی خۆیان و بیگەێننە سەرکردەی سیاسی وڵاتەکەی خۆیان. بە سەرکردەی سیاسی خۆیان بڵێن کە کورد دیسان غەدری لێ دەکرێ. و هیوادارم بتوانن بیگەێننە سەرۆکی ئەمریکا کە بڕیارەکەی بۆ کشانەوەی هێزەکانیان لە سووریا بووە تەمایی کوشتن و کوشتاری، زوڵم و زوڵمکاری دەربەدەری و گەیاندنی ئازارێکی زۆر بە کورد بەگشتی و خەڵکانی ڕۆژاوە بە تایبەت. بێجگەر لە کوشتن و کوشتاری و زوڵم و زوڵمداری، خەڵک ماڵ و گوند و شار و شارۆچکەکانی خۆیانیان بەجێهێشتووە. هیوادارم بتوانن ئەو پەیامە بگەێنن کە لەبەر بڕیاری سەرۆکەکەیان ئەمڕۆ هێزە نادیموکراتیەکان ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن، هێزە ئیرهابیەکان لە ناوچەکەدا ئەمڕۆ لە دوێنێ بەهێزترن، هێزەکانی کە دژی ئەمریکان ئەمڕۆ زۆر بەهێزترن لە چاو دوێنێ. و هیوادارم بتوانن بیگەێنن کە بەرەبەرە متمانە لە دەست دەدرێ. بەڵام نەچووە بچێ. خۆشحاڵ بووم بە وتەکانی بەڕێز قونسوڵی ئەمریکی لێرە کە ئاماژەی بەوەدا کە نەچووە بچێت و ئێمە چاوەڕێین کە ئەمریکا دەوری کاریگەری خۆی ببینێ، هاوکارمان بێ بۆ کۆتایی هێنان بەم شەڕە نەخوازراوەی سووریا، هاوکارمان بێ لە هەنگاوەکانمان بۆ گەیاندنی ڕۆژاوە بۆ کەناری ئارامی و دوورخستنەوەی دەستی بێگانە لە کاروباری ناوخۆیی سووریا. لە هەمان کاتیشدا سەرەڕای ئەو ناخۆشیانەی کە ڕوویان لە گەلی کورد کردووە بە عام، پشتیوانیەکی زۆریش ئاراستەی گەلەکەمان کراوە. و ئێمە ئەزانین وەکو بەڕێز تەفیوری ئاماژەی پێدا کە ئەم بڕیارە ڕەئی گەلی ئەمریکا نییە و بەشێکی حکوومەتی ئەمریکاش لەگەڵ ئەوە نییە کە ئەمڕۆ ئەگوزەرێ لە سووریا.
و خەڵکانێکی زۆر هەن کە ئەمڕۆ لە ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتانی دیکە حتا لە ناوچەکەیە عەتف و سۆزیان بۆ کورد ئەمڕۆ زۆر بەهێزترە لە چاو ڕۆژانی تر. و ئێمە ئەزانین کە جەیشی ئەمریکاش ئەمڕۆ زۆر نیگەرانە لەو زروفەی کە ڕووی لە کورد کردووە و وتوشیانە هەستەکەن هاوپەیمانێکی خۆیانیان بەجێ هێشتووە لە کاتێکی زۆر ناخۆشدا. دوور لەو باوەڕەی کە کورد لە جەنگی جیهانی دووهەم بەشدار نەبوو، سوپاسی کەناڵی ئاسمانی ڕووداوەکەین کە تێکۆشەرێکی بەڕێزیان بۆ دۆزینەوە کە بەشدار بوو لە شەڕی جەنگی جیهانی دووهەم. بۆیە هیوادارم سەرۆک ترامپیش ئەو ڕاستیەشی پێ بگا کە کورد کەی پێویستی کردووە شەڕ بکە لەسەر لایانی حەق شەڕی کردووە و سپەینش پێویست بکە شەڕ بکە لەسەر لایانی حەق هەر شەڕەکات. هیوادارین بگەینە دەرەنجامێک لە سووریا کە کورد هاوشێوەی نەتەوەکانی تر و پێکاتەکانی تر بە یەکسانی بشین. بۆیە دیسانەوە سوپاستان دەکەین بۆ سەردانتان لەم کات و ساتە سەختەدا و لێتان ناشارمەوە قورسەت باسی گەشەپێدانی بارودۆخی ئابووری بکەین و هەماهەنگی نێوان کۆمپانیای ئەمریکی و کوردی بکەین لەم ڕۆژگارەدا. بۆیە سوپاستانەکەم بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە، سوپاستانەکەین بۆ کۆکردنەوەی ئەم خوشکوبرا بەڕێزانە کورد، ئەمریکی، خەڵکانی تر لە جنوبی عێراقەوە لە ناوچەکەدا لە پێکاتە بەڕێزەکانی ئەم وڵاتە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسین لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستان، بۆیە بەرپرسیارەتێکی قورس کەوتووەتە سەرشانی ئێمە لەم زروفەدا. و سیاسەت و ئەولەویەتی بەڕێسەرۆکی حکوومەت و بەندە و تەواوی ئەندامانی کابینەی نوێیە بۆ ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی لە حکومڕانی، بۆ گەشەپێدانی ئابووری، بۆ هەمەجۆرکردنی ئابووری هەرێمی کوردستان و بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستان. ئێمە پەرە بەو چاکسازیانە ئەدەین کە لە کابینەی هەشت دەستیان بۆ برابوو و دەست پێکرابوون و لە هەمان کاتیشدا دەستمان بردووە بۆ هەندێک چاکسازی نوێ. چاکسازی لە بواری گشتی، لە بواری حکومی، لە بواری ئیداری، لە بواری مالی، بەڵام لە هەمان کاتیشدا چاکسازی کە هاوکار و هاندەرە بێ بۆ گەشەپێدانی کەرتی تایبەت. چاکسازی کە ئاسانتری دەکا بۆ ئەوەی کۆمپانیا خۆی تۆمارکە لە هەرێمی کوردستان و دوور بکەوێتەوە لەو ڕوتیناتەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی دەبێتەوە کە بیەوێ کۆمپانیایەک دامەزرێنێ لە هەرێمی کوردستان. چاکسازیەکانمان بەرەو حکوومەتێک ئەمان بە کە حکوومەتێکی ئیلەکترۆنی بێ کە دوورمان بخاتەوە لە ڕوتینات لە کتاب، لە نووسرا و لەو دەستیەی کە ئێستا ئەگوزەرێ لە نێوان دائیرەکان، لە نێوان وەزارەتەکان، ئەوەی کە من هەمیشە پێی ئەڵێم مار و پەیژەکە کە هاوڵاتیەک یان خاوەنکارێک ئەوێ پەنجەرە بە پەنجەرە بگەڕێت کە نزیک پەنجەرەی بەڕێوەبەرەکە ئەکەوێ، دوای پێوترێ کە خەلەلێک هەیە لەم پرۆسەیەدا یەکسەر ئەیگەڕێنەوە بۆ پەنجەرەی سێهەم. ئەو هەنگاوانەی کە ئەنجاممانداوە پشتیوانی حکوومەتی ئەمریکا ئەمانگەیەنێت بەرەو حکومڕانیەکی دروستتر، ئەمانگەیەنێت بەرەو حکوومەتێک کە خزمەتکاری هاوڵاتیان دەبێت. ئێمە ئەمانەوێ ئەو پەیوەندی ڕۆژانەی بینی حکوومەت و هاوڵاتی و حکوومەت و بازرگان و حکوومەت و وەبەرهێنان و حکوومەت و کەرتی تایبەت ئاسانتر بێ، خێراتر بێ، شەفافتر بێ، بە شێوەیەک بێ کە ئەو پەیوەندی ڕۆژانە نەبێتە کێشە و گرفت، کە هاوڵاتیەک یان خاوەنکارێک یان وەبەرهێنەرێک
ئیشێکی هەبێ لای حکوومەت هەست بکە حکوومەتەکەی هاوکاریەتی نەک ئەرقەلەی بۆ دروستەکە. بۆ ئەم مەبەستەش ئێمە پەرە بە بەرنامەی خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەدەین کە پیاچوونەوەیەکی سەرتاسەری بە هەموو ئەو خزمەت گوزاریانە ئەکەین کە حکوومەت ئەمڕۆ ئەیگەێنێ بە هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی ڕوتیناتەکان، بۆ یەکسانکردنی ڕێنماییەکان، بۆ یەکسانکردنی تێچووی ئەو خزمەتانە، بۆ ڕاگەیاندن و شەفافکردنی شێوازی گەیاندنی ئەو خزمەتانە، تاکو هاوڵاتیەک بزانێ چی پێویستە بۆ وەرگرتنی ئەو خزمەت گوزاریە لەلایەن حکوومەتەکەیەوە. هەنگاومان ناوە دەستمان پێ کردووە بۆ کورتکردنەوەی ماوەی پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا. ئەگەر کۆمپانیایەک نەتوانێت لە ماوەیەکی زووە کۆمپانیاکەی خۆی تۆمارکە، ئەنجا چه کۆمپانیایەکی بیانی بێت یان چه کۆمپانیایەکی خۆماڵی بێت، ناتوانێت ئیش بکات لە کوردستان. جیهان زۆر گەورەیە و دەرفەت لە ناوچەکەیە زۆرە. بۆ ئەگەر ئێمە بەڕاستمانە و ئەمانەوێ پەرە بە پەیوەندیە ئابوووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا بدەین، ئەگەر بە جددیمانە ئەبێ کار ئاسانیان بۆ بکەین، ئەبێ وا بکەین کە بیە یەکێک بیەوێ لێرە ئیش بکە بە ئاسانی ئیشەکەی بکرێ. بۆ 21 ڕۆژی بوێت تاکو کۆمپانیایەک تۆمار بکەی لە هەرێمی کوردستان، 21 ڕۆژی کار. بۆچی؟ بۆ بە ڕۆژێکیان دوان نەکرێ. ئەوە ئامانجی ئێمەیە، ئەمە ئامانجی سەرۆکی حکوومەتە، ئەمە ئامانجی بەندەیە، ئەمە ئامانجی کابینەکەمانە. لە هەمان کاتیشتا ئێمە ئەولەویەتی ئێمەیە کە ئابووری هەرێمی کوردستان هەمە جۆر بکەین. ئەبێ واقعی بین. نەوت بەدیلی نییە کە نەوتمان هەیە، نەوت سەرچاوێکی سەرەکی ئابووری هەرێمی کوردستانە بێ، بەڵام نابێ هەموو هێلگەکانمان بخەینە سەبەتە یان بەرمیلی نەوت. ئێمە عەرزێکی بە پیتمان هەیە، وەختی هاتووە گەشە بەو عەرزە بە پیتە بدەین و کشت و کاڵ و سناعەتی کشت و کاڵ بکەینە ستونێکی سەرەکی بۆ پشتیوانی ئابووری کوردستان. لە بواری پیشەسازیە ئێمە هەموو مەوادە سەرەتاییەکانمان هەیە لە بەرد و ئاسن و دار و ئیلا ئاخری، معدنی فلزی و لافلزی هەموویمان هەیە. کاتی هاتووە ئێمە گەشەیان پێ بدەین تاکو پشتیوانێک بێ بۆ کەرتی نەوت کە وەکو پشتیوانێکی سەرەکیە بێ بۆ ئابووری هەرێمی کوردستان. ئێمە لە جەژنانە ئەیبینین سەدان هەزار کەس ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بۆ گەشتیاری. کوردستان شوێنێکی جوانە، شوێنێکە کە لە دهۆکەوە تاکو هەڵەبجە و گەرمیانیشەوە شوێنی جوانی هەیە، شوێنی گەشتیاری لێیە. پەرە بە کەرتی گەشتیاری و گەشت و گوزار بدەین، ئەویش هاوکارێکە بێ بۆ گەشەپێدانی ئابووریمان، گەشەپێدانە بێ بۆ ئاڵوگۆڕی ئابووری لە هەرێمی کوردستان. بۆیە ئەمانە بەشێکن لەو ئەولەویەتانەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان. هاوشان و هاوتەریب لەگەڵ ئەمانە بە ئلکترۆنیکردنی سیستمی حکومڕانیمانە، بەڵام ئێمە شەزانین کە ئێمە لە جەزیرەیەکان نین کە بتوانین بە تاقی تەنیا بڕیاری خۆمان بدەین. ئێمە لە وڵاتێکە ئەژین ناوی عێراق. بۆیە ئەم چاکسازیانە چەند گرنگن بۆ ئێمە. چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵیش گرنگن. بۆیە هەر لە دەست بەکاربوونی کابینەی نۆ سەرۆکی حکوومەت بەندە کابینەی نۆ بڕیارماندا کە ئەولەویەتی ئێمە ئاساییکردنەوەی ئەم پەیوەندیە لەگەڵ حکوومەتی فێدراڵ، باشترکردنی ئەو پەیوەندیەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانن کە ئەمڕۆ هەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی. خۆشبەختانە هەنگاوی باشمان ئەنجام داوە. بەڕێز جێگیری سەرۆک وەزیران وەزیری دارایی حکوومەتی ناوەندی لێرەیە. بەداخەوە گرژی و ئاڵۆزیەکانی هەفتە و دوو هەفتەی ڕابردوو کەمێک گرفتی خستووەتە نێوان نەک پەیوەندیەکانمان، بەڵام بە ئاڵۆزی و جەنجاڵی دۆخەکەی بەغا
سستیەک کەوتووەتە ناو گفتوگۆکانمان بەڵام دوێنێەوە دەست پێکرا بوو شاندێکی وەزارەتی پێشمەرگەی ئێمە لە بەغا بوو بۆیە هیوادارم دڵنیاشم کە ئەو گفتوگۆوانەی کە هەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەرداوامە بن و بتوانین بگەینە دەرەنجامێکی گونجاو لە چوارچێوەی دەستور لەسەر نەوت لەسەر بودجە لەسەر کێشەی ئەمنی لەسەر کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ئێمە هیوادارین کە ئێوەی بەڕێز کۆمپانیەکان چ خۆماڵی بن چ بیانی بن هاوکارمان بن لەگەڵ گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان لەگەڵمان بن لە خۆشی و لە ناخۆشیەکان و پشتیوانمان بن بۆ جێبەجێکردنی پلان و ئەولەویەتەکانمان و هیوادارم سەردانێکی سەرکەوتوتان هەبێ و دڵنیاشم دوای ئەوەی ئێوە گەڕانەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە خەریکی کار ئاسانین بۆ ئەوەی وەکو ساحێب ماڵ پێشوازی لە لێشاوێک ئاوارەی تر بکەین بۆ هەرێمی کوردستان بۆیە هیوادارم کۆمەڵگای نێودەوڵەتی ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان بکە ئێمە 5 ساڵە حەوت ئەگەر بیر لە ئاوارە سووریەکان بکەینەوە ئێمە ماڵێک بووینە چەترێک بووینە قەڵغانێک بووینە بۆ ئەو کەسانەی کە ڕایان کردووە لە زوڵم و ستەمکاری و دڵنیاشم بەم شەڕانەی چەند ڕۆژی ڕابردوو ئاوارەیەکی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستانە کات بۆیە هیوادارم کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵمان بن دیسان هاوکارمان بن بۆ پشتیوانیکردنی ئەو ئاوارانەی کە هەم هێشتا لە هەرێمی کوردستانن و ئەوانەی کە بەدڵنیاییەوە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن چکەن ئەم کێشەیە تەنها بەتوانە دارایە کەمەکەی هەرێمی کوردستان چارەسەر ناکرێ پێویستمان بە پشتیوانیە پێویستمان بە هاوکاریتانە سوپاستانەکەم بۆ ئامادەبوونتان هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم مەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بن سەرچاو